لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ بەداخەوە بەغدا ئەو بڕیارانەی دەری دەکات بەرامبەر بە هەرێمی کوردستان شتێکی زۆر ناپەجێ و ناحەقە بەرامبەر بە کورد دەکرێت. تایبەتی ئەم دوایانە بەرز عەبادی ماوەی فڕۆکەخانەی هەولێر بەرز کردەوە کە دووبارە دای بخرێت. ئەوە شتێکی زۆر کاریگەرە بەسەر هەرێمی کوردستان، زولمێکی غەدرکراوە بەرامبەر بە ئێمەی کورد. بەڕاستی ئەمە وەکارێکی زۆر خراپ بوو کە خرایە سەر هەرێمی کوردستان. چەندی کەسی تووشی قەیران کردووە و سەیرکەوە تاسی بازاڕەکان کە دیارە ما ملەتی کورد مافێ خۆی هەی ئەم دەوڵەتا خۆ پێک بینن ئەم سەر بەخۆ ببن مەدویۆمە خەلکە نێودەوڵەتی حکوومەتان نێودەوڵەتی ئەوێ سنوورێ بۆ بەغدای دانێتین ونکە عەبادی فڕۆکخانەیە لەسەر نایەگرتین ویا سنوورت مە بگریتن ما تشتە چەندە قەبیل نەگرێت. خەڵکی هەرێمی کوردستان هیچ تاوانێکی نییە. ئەوەی کە مەسەلەن لەبینی سیستەمەدارەکان ڕووداتن یان هەر کێشە و گرفتە ڕوو دەربەنی هەرێم و بەغدا، بەڵام خەڵکی کوردستان تاوانی نییە. ئێمە ناتوانین مەسەلەن بە کەیف خۆمان بڕۆینە هەر شوێنەکە بمانەوێ، چونکە دەبی ئێستا زۆر ڕێکە دوور و درێژ بیتەوە، دەبی بچێ بەغدا و دەبی بچێ شوێنی تر. ئەگەر بکرێت لە هەرێمی کوردستان لە هەولێر یان لە سلێمانی لە هەر شوێنێکە فڕۆکەخانەکان بکرێتەوە یان گومرگ بکرێتەوە بتانین بە ئاسانی یان سوخۆمان بکەین و کاڵاکان بێنە دەرەوە، ژیاکان بێتن بۆمان و بازرگانی بکرێت، هەر شتێک بی سەفەر بی بازرگانی بی.